وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ساتەکانە لە بێناوی دەرهاتنا و لەحزەیەک هەستە بە ناوداریکردن و دەرکەوتن خەریکە بەرەبەرە کەمەوە ئەبێتەوە و ئەمکانی هەست لەم جۆرە وەختانە ئینسان ناومێدی و یەئس و شکست بەسەری ئازاڵ بێت. هەر بۆیە ئێمە چاوێکە خشێنین بە ڕووداوەکانە مانگە ڕابردوو تا ئەم دەقیقە و ئەوزاعەیەکە مەوجودە بۆ خاتری ئەوەی کە بزانین لە کامە قۆناغ و لە کامە وەزعیەتە بەرەو کوێ هەنگاومان هەڵنیاگەوە تا کوێ هاتگینە سەر بەرەو تا لە ژێرە فشارە بۆمبارانە میدیایی و یەئسە دەرونی و خاڵیبوونێکی بەرچاو تووشە شکان و دۆڕانە زیاتر لە دەروونە خۆمان نەوین. ئەڵبەتە کە فەزایە مانگە ڕابردوو فەزایەک بوو پڕ لە هاودڵیش، پڕ لە هەواهەنگیش، لە کنارە ئەوە پڕ لە هەیەجان و ئیحساساتێک کە شەرتە ئینسان بوونە و ئەمما ئیحساساتێک کە تا حدودێک خێرایی پێوە دیارەوە. ئەم خێراییە مەجالە نوارین و هەڵس و کەوتکردن و هەڵس و کەوتە بەمەبەستکردن ئەسێنێت لە پڕێکە ئەپێچی بە داستانێک و لە پڕێکە ئەبێ بە ئەزمونێک بۆت. شاید ئەم جۆرە دیاردەگەلە لە ناوە دنیای ئەمڕۆی ئێمە دیاردەگەلێکی دیار نین. دەنگەکان و قیژ و قاڵەکان زۆرن. ئەوێتەوە فرە ساحێ و کە بووە فرە ساحێ و هەر کەسێک لەگرا مەجالە ئەوەی بوو کە خۆی دەربخات و حەکی کات و سوارە مەوجەکە بوێت سەرکەلەی پێیا ئەوێت. دەرنەتیجە فەزا پڕەوێت لە دەنگە ئزافە و دەنگە واقعیەک کە قرارە جێبەجێ بوێت تا حدودێک کەس ئەبێت و وەک گوێکان کڕەون لە بەرامبەریە. بەڵام کە ئەخواتە ئەم دەورانگەلە ئەوزاعەکە تا حدودێکی فرە بەرەو فراغێ گەڕوە و فراغێک کە ئەتوانێت تەئسیرێکی خراپی بوێت. ئەمەی کە ئێمە خەریکین ئەیوێنین تازە ئاشنابوونە ئێمە بە دنیایەکە کەواین تیا و جیلگەرە فرە و نەسڵگەرێکی فرەی تێپەڕاند لە دەورانە معاسرا کە ئێمە بەم لەختە و بە ئەم نوقتە بگەین. هەر بۆیە ئەمە نیازمەندە خوێندنەوە و چاوپێخشاندنە. بۆ سەرەتای دەستپێکردنە قسەکانم من نمونەیەک لەم شتانەی وە لە فەزای سۆشیال میدیا کە دەست بەدەست ئەکرێت بۆتانی ئەخوێنمەوە و تەحلیلی ئەەکەم و لە دوای ئەمە ورود دەکەم بە ڕووداوەکان. بزانن منشورێک هاتکەسە دەرۆ هەر لەو چەشنە ئتلاعیە گەل و فەراخانگەلەی بێناوە بێسەرە بێهۆڤیەتە بێشناسنامە کە لەلایەنە سایتگەلە جۆرا و جۆر و لەلایەنە تەلەڤیزیۆنگەلە قودرەتمەند و بڵاو ئەکریاوە و ئەحیانەن کەسێکیش لەم فەزا نەیەپرسی کە ئەمانە کێن، ئەمانە کێن، چ کارن، کەی لەدایک بووگن، لە دوایە کامە مشت و مڕحاتک نەسەر دەرۆ کەوەها فەراخانگەلێک ئەدەن و بەرەو کوێی ئەوەن. وەختی تو لە ژێرە فەشارێکی داپڵۆساندن و دەرنەکەوتن و حەلکردنای لە پڕێکە دەمێکت بوو پێیا ئەوێت لەحزەیەکە بوو پێیا ئەوێ خۆ دەرخەی تەبیعەتەن خۆت ئەو بەشە سانسۆرەی کە دائیمەن لەگەڵ تابووگە تێری تێسەرە بەشە سانسۆرە گشتی یا بەشە سانسۆرە حەقیقەت و پێت وایە وە قیاسێک کە ئیکەی ئەمەسە کە ئێمە خەریکین حاکمیەت ئەخەین
و مادام کە خەریکین حاکمیت ئەخین با دوژمنایەتیەکەمان بوێسێت و بارەکە بارکەین. ئەمە ڕوانگەیەکی غەڵەتی لەحەزەییە کە تۆ گەرەکتە لە کۆتاترین مدەتە زیاترین دەستکەوت بەدەستبێری. ئەوەی لە زیندگیە و لە ژیانە لێتانی خۆمان دگە لە هەرچی حەوزە هەست، چه اقتصاد، ئابووری، چه حوزەی اجتماعی، چه حوزەی ارتباطاتە ئینسانی، چه حوزەی سیاسی، پەلەکردنە. پەلەیە کە تۆ زوو گەرەکتە نەختی ئۆکەیتۆ. مەسەڵەن کابرا پوڵی واوە دەسیوە نازانێت چی پێ بکات، شتێ ئەبێ بەباو، کریپتۆکارنسی ئەبێ بەباو و ئەزانێتە دۆڕیا بێشە سەریع بڕوات لەم خوانە نەعمەتە و لەم مەعدەنە تەڵا بەشە خۆی بگرێت، بۆی لە پڕێکا گشتی ڕواوە و مل ئەنیشێ. ئەم جۆرە فەزا واسە و فەزای سەرکوبە زیاتر حەقیقەتە تا فەزایە کە لە ناوە دڵیا حەقیقەت پەروەردە بکرێەوە بێتە دەرەوە، بەڵام فەزایەکیشە کە ئەزمون دروستەکە و ئەتوانێت ئەزمونیشی دروست و بەجێ بێت. لەم فەزا ئەدێک لە خۆیان و بێناو و تەحتە ناوە ئەوەی کە مردم بێناوە و ئەمەیتر مردمن و ئەمەیتر ئەو مردمە وشیارەنە و وا بە تەعەیون گەیگن و خەریکن خۆیان فەرماندەهیەکەین و ئێمە واینە عەسرێکا کە ڕەحبەرمان نەگەرەکە و ئێمە واینە عەسرێکا هەرچی شتە کەشف بووگە کەشفێکی ترمان نییە بیکەین. بەڕاحەتی ئەتوانین هەرچیەکمان گەرەک بێ لەم لاو لەولا بێرینی و بیرکێنین بەیەکەوە بیکەینە لێفە چلتیکە و بیدەین دەم یەکتریەوە. ئەمە تەوجیهاتێکە کە لە خۆمان یەکەین. منشورە یادکەسە دەرو بەناو منشورە ئیران. معلوم نیە کێ داگیرسیە دەرەوە، دەست بەدەست لە سۆسیال میدیا ئەگەڕێ و بەردەسی منیش کەفتگە. ئیسە منشورە ئێران ئێژێ چی؟ و تۆیشە بزانی تەئسیرە ئەمە لە نەستەتوە و لە ئەنکەنچەزەتوە و لە ناخوداگاهتوە چیە؟ منشورە ئیران. زندگی آزادی. هدف ما تأسیس جمهوری ایران است. دولت سکولار هیچ دخالتی در چند و چون دینداری مردم اعم از اعتقادات و مناسک نمی کند. سیاست خارجی مبتنی بر منافع ملی است. 2. اولویت ما پاسداشت حقوق زنان است. برای حقوق و تسهیل نقش‌آفرینی اجتماعی زنان سرلوحه بازنویسی قوانین و مقررات است. خط قرمز ما تمامیت ارضی کشور است. حکمرانی هر روستا، محله و استان بر عهده ساکنان همان منطقه است. حفاظت از میراث طبیعی و فرهنگی ایران فرضیه‌ای ملی است. روش ما گذار مسالمت آمیز با استقامت در این راه است. حق دفاع مشروع در برابر سرکوب خشونت‌آمیز برای آحاد ملت محفوظ است. باور ما حاکمیت اکثریت از طریق انتخابات آزاد. اکثریت نمیتواند حقوق اساسی اقلیت را حتی به حکم قانون نقض کند. قانون اساسی متضمن آزادی، تجمع و تشکل سیاسی، صنفی، کارگری، ممنوعیت سانسور دولتی، حفظ حریم خصوصی و سایر موازین حقوق بشر خواهد بود. آرمان ما تأمین فرصت‌های برابر، آزادی‌های مدنی و نیازهای رفاهی برای عموم شهروندان است. ایران ملک مشاع همه ایرانیان است، فارغ از جنسیت، زبان،
قومیت، گرایش‌های جنسی، مذهب و طبقه. دولت موظف به رفع کلیه اشکال تبعیض میان شهروندان است. پیشنهاد ما تشکیل دولت انتقالی توسط یک حقوقدان مدافع دختران انقلاب با حضور طیف‌های گوناگون پایبند به این اصول. دستور کار دولت عبارت است از اعلام عفو عمومی، تشکیل کمیسیون حقیقتیاب برای پاسخگویی جانیان به قربانیان، ادغام سپاه در ارتش حرفه‌ای، لغو سربازی اجباری، حل و فصل پرونده هسته‌ای و رسیدگی به وضعیت معیشتی. منش ما استقبال از همگان با آغوش‌های باز است، از جمله وابستگان به رژیم فعلی و رژیم قبلی را. این منشور را منتشر می‌کنیم تا برای اصلاح آن گفتگو کنیم و برای زن زندگی آزادی هم پیمان شویم. خب ام منشور بیناوە کێ ئەمەی نووساگە منشور ئێرانی نووساگە کەس نازانی. کاورایەک لە ساو پاولۆ نووساگیسی، کاورایەک لە تاران نووساگیسی، 4 نەفەر نووساگیانە معلوم نییە، بەڵام ئەم منشورە خەریکە لە ناو فەزای مەجازیە ئەگەڕێت. تأثیر ئەم منشورە چییە؟ زانن ئێمە لە یەک جێگەیەکە ورود ئەکەین بە داستانگەلێک، وەسە خوانە سەفرەیەک داخریاوێت، تۆ لە پڕێکا بێتە سەری، ئیدێ دانیشتون خەریکە نانەخۆن و سەریان کردگەسە خوار و تۆش لە پڕێکا فرسەتێک مناسب ئەوێنیت و خۆتی تێخزێنی، کەسیش پێت نایژێ لە کوێ هاتکی بۆ کوێ هاتکی تو چکارەی، شروع ئەەکەی ئەوڵ دەفعە بە ترس و لەرزۆ پارویە خۆی ئەیکەیتە دوان، ترسەکە ئەشکێت، ئەو دەفەوە گپێ ئەو خوارد، ئیسەوە دوو گپ ئەی خۆین. لە پڕێکە ئاوێنی ئەحساسەکەیم خوانە سەفرە جێگەیەکە تۆ تێر و تەسەلی لێ بخۆی، بۆ شت مهم نییە سفرەکە کێ داینیاگە، بە چ مناسبەتی دانریاگە، تەئەمینە ئەم خۆراکە لەکوێ کریاگە، کێ سەر ئەم سفرە واوە دەسیوە، کێ دووبارە ئەم سفرە داخە، تۆ فقەت هاتکی بخۆی. خۆشت نە بە ساحێوە ماڵ ئەزانی، نە بە ساحێوە سفرە، تا سفرە ڕابخەن تۆ ئەخۆی، تا مەجال نەمێنێ جێتێڵی و ئەڕۆی. ئەمە حکایەتێکە کە ئەکسەرەن لە مەردمانە سەرزەمینە ئێمە لە دەورانە ئەخیرا کەوتگە. چون ئێمە تابع مەسائل قابل دەرکە بێ چاوە مسلحین و ئەوەی کە گەرەکمانە بیوێنین بە چاو ئیشی بیوێنین، تەشخیصە ڕاستی لە دروستی نادەین، بۆیە تۆ لە وەها فەزایەکە ئیشێک گاردێ بگری وا گشتی گرتگیانە، لە وەها فەزایەکە ئیشێ بنەڕێنی و بشیڕێنی، ناوێ ئارام قسە بکەی، ناوێ شەنوکەوێکی منتقی بکەی. ئێمە فەرقە بینە کەسێکە لە ئەعماق وجودی و هاوارەکە تەکە کەسێکە کە بە نەمایش دەنگ هەڵەوڕێت تێناگەین، چون سەوارە بەرمەوجەکە ئەبین. ئیرادەکارە ئەمەوا لەکوێ؟ ئیرادەکارە ئەمەوا لە ئەگرا کە من گەرەکمە بەڕەسیکەم. بزان ئەزانی بۆ ئێژن لە ئوروپا
من جا تێمەسەرە عێراق تێمەسەرە کۆرپۆرێشنی ئێرانی و کۆرپۆرێشنی عێراقی ئەم وەزعی کە لە عێراقا هەست و ئەم وەزعی کە لای ئێمە هەست بۆ ئێژن لە ئوروپا فەرهەنگە دموکراسی هەست دەسەڵات بەڕاحەتی جێبەجێ ئەکرێت هیچ کێشەیەک ڕوو نادات کولتوری دموکراسی هەیە منزوریان چییە لە کولتور دموکراسی بۆ دەرکە ئەمە تۆ ئێژن مێژووی ئوروپات خوێندوێتەوە نەمێژوویە سەرفەن وقایە نەگاری لە زەمینەگەری جۆرا و جۆرە ئایا ئەمە بە ئەمەی کە من ئێژمی لە کتێبێکان نووسیاگەنە دەرەنجامە تحقیقە لە جۆرا و جۆرێکە ئەەکەی تۆ بەم نەتیجە ئەگەینێت لە ئوروپا فەرهەنگە دموکراسی هەست معناکەی ئەمەسە ئەم دەوڵەتانەی وانە ئوروپا دەوڵەتە 1000 ساڵن یعنی 1000 ساڵە دەوڵەتن کە دەوڵەتی 1000 ساڵە بێت چه خەسیسەیەکی هەست خەسیسەی ئەمەسە کە خەڵکەکە جیلە دوای جیل دوای جیل بە توێژەکان و بنکەکان ئەم کۆمەلگا عادەتی کردەکە وە کوردی واتانی هەر کەسی جێ دیارە ئینسان گەلە کە وانە مۆقعیەتێکی بەرتری ماڵی و پوڵی و لەقەبی و اجتماعیا جێگەیان دیارە ئینسان گەلێک کە ئینسان گەلە مەعمولین جێگەیان دیارە ئینسانە مەعمولی لە حەد خۆیان ناوێنێت بڕات لە جێگەی کابرادانیشێ لە ناوی ئەمانیشە کە تەبەقەی سەرن لەگەڵ یەکتریا ڕێکەوتگن ئەم دەست ئەکاسەی ئەو ناکە ئەو دەست ئەکاسەی ئەم ناکە مثال پاشایەک دەست ناکاتە گیرفانە دەرەبەگێک لە دەرەبەگی بیخە بۆیە دەرەبەگێکیش دەست ناکاتە گیرفانە پاشایەک لە پاشایەتی بیخە ئەم ئەو بە ڕەسمیەت ئەناسێ ئەو ئەم بە ڕەسمیەت ئەناسێ ئەمە لای ئوروپا پێژن فەرهەنگە دموکراسی بۆیە کابران ناترسێت کە کەسێک بێت پەلامارە جێگەی نخست وەزیر بە نایدات چون لەگرا یاساگەلێکیان دانیاگە گشتی قوبوڵی کردە بە کوردی پەتیەکەی ڕعیەتە و حەدی خۆی ئەزانێ ها کابراوسای و حەدی خۆت بزانە پێدوان نازەی گەڵێم و درێژکە کاورای نەجیم و بەگزا و دووک و ئەمانە جێگەی خۆی هەست کاورای ئەلیت و فڵان جێگەی خۆی هەست کاورای تەبەقەی حاکمەیش جێگەی خۆی هەست و لەگرا یاساگەلێکی نووسیاگ و نەنووسیاگە هەست کە بوو بەسۆ عۆرف و سونەت و ئەم تەهدیدەی لاوەرگە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی درێژبوونەوەی 1000 ساڵەی ئەم داستانەسە کە ئێژەنم کولتورە لە ناوە ئێمانیە دەلیلی هەست بزانە تۆ هیچ توێژێکە لە کۆمەلگای خۆتان نەماگە کە ئەسڵی وێت کە ئەگەر پێژن توێژە حاکمیەت لەگەڵ یەکتریا ڕێکەوتە بن بعد توێژێکی مردمی عادیشە نییە کە ئەم مردمی عادیە بە درێژایی مێژوویەکە ئەم سەربوونەی لەمانە دی بێت خۆی خۆی گرت بێ بە ڕعیەت بوون و لە ناو ڕعیەت بوونە خۆیان وەستا بێت و حەدە خۆی بزانێ و ئەوانی ژێرەی خۆیان بزانن و لە ناو ئەمیشا خەڵکەکە لە نێوانە خۆیانە هەڵس و کەوتێکیان داڕشت بێت لەسەرەوەیش هەڵس و کەوتێ حاکم بێت ئەمە مەوجود نییە بەچی ئەمیانە ڕاگرتەکە بە سیستمێک بەناوە دەوڵەت و موئەسسەسات هەرچی کەسە لەم سەرزەمینە کردگیانە بەو کاوراوە وتم لە پڕێکا تێتە سەرە سەفرەکە
يعني هاتكن وەزعیەتە تاریخی ئەم مردمیانە شێواندگە وەزعیەتێکی تریان پێ سەپاندگە کە وەزعیەتەکە فقەت شێواندگێسی تایستە یعنی نەهێش کە ئەوەی لە کۆن و پێی بووگە هاوردگێسی خۆی بەرە بڕواتە پێشەوە و ئاپدەیت بێتەوە بەڵکو لەو کاتەوە تایسە خەریکن ئەی شێوێنن و لە کنار یا خەریکن خوی خەڵکی ئەگۆڕن تا بیگەینە لووتکەیەک ئەو شتەی کە مەبەستیانە داینێن و بەرقەراریکە ئەزانم لەمە تێنەگەیشتی سەخت بوو با بێمە سەر عێراق ئەمانە پێرە کە چوون ڕئیس جمهوریان بۆ عێراق هەڵبژارد دار و دەسەی سەدریە سکوتیان کردە قسە ناکە بابین عێراق بەڕەسیکەین لە پارتی لە یەکێتی لە فرێک لە خەڵکە عێراق ئەتبیست ئەنوت مقتەدا سەدر شێتە بۆ مقتەدا سەدر شێتە لەبەر خاترەوەی لەسەر بڕیارەکانە خۆی نییە ئێستا لەگەڵی قسەکەی لەگەڵی ڕێەکەوی ڕۆیتە دەرەوە تویتێکەکە ڕێکەوتنەکە باتڵەکات شێتە مەبەستیان چییە؟ مەبەستیان ئەوە بوو چێ حیزب الدەعوە چێ دەوڵەتە قانون چێ مەجلسە داوای عێراقی چێ سەپاهە بەدر چێ پارتی یەکێتی شوعی نازانم ئیسلامی فلان فلان بیسان ئەوانەی کە لە عێراقا هەن مەبەستیان ئەوە بوو کە خۆیان بکەن بە جیلە حاکمە جامعەی عێراق ئەخلاق حاکمانیان بێتەکە یەکتریا ڕێکەوت و سازانیان بێتەکە یەکتریا یەک جۆرێک ئەم عێراقە تەقسیمکەن لە بینە خۆیانە کە کەس دەست نەوا بوو بەشە ئەوی تر لە ژێرە ناوە چی؟ لە ژێرە ناوە دیاردەیەکی تازە بە ناوە دەوڵەت ئایا ئەمانە 100 ساڵە پێش تەحتە ناوە عێراق ناویان بووگە 120 ساڵە پێش نەیان بووگە دەوڵەتیان بووگە وەکو نیشن ستەیت نەیان بووگە ئایا ئەمانە چیرۆکێکی هاوبەشیان بووگە نەیان بووگە ئایا ئەمانە و ئیدعایی کە ئەیکەن هەن نین جۆوێنی ئەمانە هاتن بەشە عێراقیان کرد بە کۆمەڵی خەڵکی عادیە عێراق ئەوامە عێراق و هاتن سەری بۆ دروستکەن لە ژێرە کامە ڕەوایەت لە ژێرە ڕەوایەتە دەوڵەت میلەت دەی ئیستا فەرقە عێراق تەکە ئوروپا چییە لە عێراقە سونەتێک نییە کە ڕەعیەت خۆی و ڕەعیەت بزانێ دەرەبەک خۆی و دەرەبەک بزانێ لە بینی دەرەبەگەکانیشە بە یەک و ڕێ بکەون یاسایەک بوێت کە نەتوانن بەگەکان پێشێ بیکەن ئەمە قدمەتە تاریخی نییە مەشروعیەتیشی نییە ولذا بنکەی نییە ئێستا بابێن وەزعیەتە دەوڵەت بخوێنینەوە تۆتی باس لە دەوڵەتێکەکەی کە گویا ئەم دەوڵەتە تێت ملت سازیەکە دێمە فەرقەکەتێکی ئوروپا ئەمەسە کە لە ئوروپا دەوڵەت میلەت دروزەکە میلەت دەوڵەت دروست ناکە چون دەوڵەت لە ئوروپا 1000 ساڵە بەردەوام خەریکە تێت و تا ئاگاتە سەروبەندی وەستفالیا تا شتێکی جدید بە ناوە ناسیۆنالیزم دروست ئەکەن و چیرۆکێک ڕەوایەتێک تێرن لە پەیوەندگە لە خوێنی مەسحەبی تاریخی فەرهەنگی ناسنامەیەکی مشتەرەک لەسەر زەمینێکی مشتەرەکە و پێش ناسیۆنالیزم بەڵام هیچ کام لەم دەوڵەت ئەوروپایانە خۆشیان دەوڵەت میلەت نەبووگن و ئیمپراتۆری ئەستعماری بووگن ئەم تەناقوزە هەڵگرن بێرنی عێراق لە دەورانە دەوڵەت میلەتە یەک فەرقە هەست فەرقەکە ئەمەسە کە گویا یەک میلەتێ مەوجودە و ئەم میلەتە ڕۆحە خۆی لە شێوەی دەوڵەت و ئیدارەی گشتیە دەرەخە ئیشی ئەم خەڵکە
ئەوڵ دەفعە کارێکی کرد بێت ئیشی جامعی دروست کرد بێت. جامعە بەچی دروست ئەوێ؟ بە ڕێکەوتنە لە نێوانە یەکتری، پەیمان بەستنە لەگەڵ یەکتریە و بەسرە پەیمانمانەوە لەگەڵ یەکتریە و لێو دووە ڕۆیشتن بۆ دروستکردنی بنکەگەلێک کە ئەم هێزە جەمعیەی وا لێیان دەرهات کە نمود مادی پێ بدات، بیهێڵێتەوە، کە لە دڵ ئەمە ئەحیانەن حکوومەت بێتە دەرەوە. من مثالەکان ئەدەم. لە جامعی ئێمە اتفاق ناکەفێ. لە جامعی ئێمە بەش بەگوێرەی ژیانە خەڵکەکە پەراکەندەیە بەم سەرزەمینە، چۆنێتیە بەرهەم هاوردن لە زەمینە، خەڵکەکە لە بەڕووبوومە تەبیعەت کەڵکوەرەک دێت و بە ئەندازەی زانیاری و تەکنۆلۆژیەکەوا لە بەردەستیا کەرەستە دروزەکە. ئەگەر جۆڵا بێ، ئەگەر ئاسنگەر بێت، ئەگەر ناڵچی بێت، ئەگەر هەرچی بێت، و لە کناریا یا جووتیارە یا باخەوانە یا مەڕدار و زەمیندارە یا یەکێک لەمانەسە کە سروەت لە زەمین بەدەستێ. بۆیە پەراکەندە ئەم سەرزەمینەوە ئەم جەمعیەتە تەمەرکوز و تەجەموع نێ لە سەتحە تەمەرکوز و تەجەموعێکا کە تۆ ئیستایی وێنی. لە ئوروپایش وانەوگە، لە ئوروپایش تۆ شارگەلێ وەکو لەندەن و پاریس و لیل و نازانم ڕۆم و ئەمانە بگەڕێتەوە 300 ساڵە پێش وەها ڕۆنەقێکیان نییە کە تۆ ڕۆیان بینیت وەها کەسگەلێکی تیان نییە. لە سەرزەمینە ئێمە چه اتفاقێکە کەفەیە؟ ئێمە بە شێوەیەکی تاریخی کۆمەڵگایەکمان دروست کردگە، ئەمانە تێنە ناو سەرزەمینە ئێمە، چۆن تێن فەتحیەکەن نەفەتحی ناکەن، ئەڕۆن لەو جێگانەی وا جێگەی دخاڵەتە کەسێک نییە، ئێڵێ هۆزێ زۆمێکی گەورەی تیان نییە کە ئاڵف جەڕیوێ کە زەمینی وێت شروعەکەن بە دروستکردنی بنکەی شار. بۆیە مەسەڵەن سلێمانی وەکو قاچکل دایکەوێ برایم پاشا دروستیەکە، بۆیە مەسەڵەن سنە دروزەوێ ئاسفەکان دروستیەکەن 200 ساڵە پێش. شار چییە؟ کۆمەڵێ بینای گەورە گەورە دیوارێ لە دەوریە، شروعەکەن بە شارقڵا دروستکردن تا بەرەبەرە کەسانێک کە یا تۆریاگەن یا جنایەتیان کردگە یا کەسێک لە جێگەیەک و خەڵکی بۆ تێرێت، خەڵک بێرنە ئەم جێگە خڕیۆکەنەوە. لەگرا ئەوەی کە ئەم شارە دائەنێت شروعەکە بەدانانە یاسا. هیچ سنەتێ ناو مردمە نییە تا ئەمەیکە ئیمکاناتە تەکنۆلۆژیک ئەو ئیمکانە دروستەکە تۆ بتوانیت خەڵکیشی زیاتر بێری بۆ ئەم بنکەگەلە و تاریفیشی تر بکەیتۆ لە حکوومەتداری. ئەوەسە پرۆژەیەک لە سەرزەمینی ئێمە دەست پێەکە ئەمەسەم خەڵکی ئێمە کۆچ بن، چۆنیەتی ژیانە کۆنیان لێ بسێنەوە. لە دانەی سنەی پرسن سنەی بوونیانی چی؟ لە دانەی کرماشانی پرسن کرماشانی بوونیانی چی؟ من بیستگمە کابراڵێ من خەڵکی شارەکەم شارە حیاتەکە یعنی سلێمانی. کاکە خەڵکە سلێمانی بوونیانی چی؟ هیچ معنایەکی نییە. بۆ هیچ معنایەکی نییە؟ ئەم خەڵکە هیچ پەیوەندیەکی بە یەکۆ نییە. ئەم خەڵکە وەکو غەریبەیە کە هاتکەسە سەرخواانە ئەم نێعمەتە هەنە ئەو نییە لە پڕێکا لە گۆشی سفرەیەکە دانیشکە خەریکە ئەخوا. بۆی ئەم شارانە هەر لە گۆشە گەورە بووبن بەری شەستیەکە و دوای شەستیەکە و سەری ئەملاو. تۆ ئەوێنی ئەمە هیچ پەیوەندیەکیان لە نێوان یەکتریان یە مەسەڵەن ناتکن بۆ خاتریوی خەدەمات دروستکەن، بیر لە عفونەتی ناوی شار و پاک و خاوێنی ناوی شار و محیتی ناوی شار بکەن، خۆیان لەگەڵ یەکتریا ڕێکەوت بن، ئەم محیتەی تیا ژیانی ئەکەن بیپارێزن، هەم لە بەشە سیاسی، هەم لە بەشە کۆمەڵایەتی، هەم لە بەشە ئابووریە. ئەم خەڵکە هەر دە و بیسیان لەگەڵ یەکتری ڕێنەکەوتبن کە بۆ ڕتق و فتحکردن ئوموراتە ژیانە خۆیان و بەردەوامکردنی و گەشە پێدانی هویەتێکیان بۆ خۆیان تعریف کردوێتەوە. دوێتیان بە 30 نەفەر بە 40 نەفەر کار ئەکرێ، ڕێگەوبان ئەکرێ، شرێت خشار خاوێن ئەکرێت و کاسبی باش ئەکرێ، هاوردە و بردە ئەکرێ، تا ئەمانە ئەمەیانە کردبێ بە نەهادێک. ئەمە مەوجود نییە.
بۆیە حاکمیەتێ لەسەر و شتێ بۆ تۆ تعریفەکاتەوە بەناوە NGO Non-Organization Government، یعنی ئۆرگانیزیشنی کە سەر بەدەوڵەت نییە. NGO بۆ تۆ دروستەکە، فعالە جامعەی مەدەنی بۆ دروستەکە. کێ بۆ دروستەکە؟ هەڵسوڕاوی کۆمەڵگای مەدەنی. کێ بۆ دروستەکە؟ حاکمیەت بۆ دروستەکە. تۆ ناوێنی لە ناوی شای سنە 4 نەفەرە خەڵکە گەڕەکی کۆبوون و لەسەر شتی ڕێکەوت بن کە مهمی ژیانی ئەوانە. ئایستە حاکمیەت دەست بنێ بە کلیدە گازە، دەست بنێ بە کلیدە بەنزینە، دەست بنێ بە کلیدە کارەبا، دەست بنێ بە کلیدە ئاوا، شارە سنە فەلەجەوی، شارە تاران فەلەجەوی. کافیە دەسی پێوەنی فەلەجەوی. 400 ملیۆنیشی تیاوێ فەلەجەویت. بۆ چون هیچ کەسێ لەم شارە ساحێ وەم شارە نییە. کێ ساحێ وەم شارەسە؟ حکوومەت. سلێمانەی بوون، تارانی بوون، سنەیی بوون، کرماشانی بوون، هەولێری بوون، کلاری بوون، هیچ معنایەکی نییە. ئێمە لە گشتمان لە یەکتری غەریبەین، دوورین لە یەکترین. ئوموراتە شار بە ئێمە ڕەبتی نییە. کەسێ هات بێتە ناوی ئەم شارە زۆرمان پێبێژێ بە ئێمە ڕەبتی نییە. کەسێک دخاڵت لە ناو شارەکەمانە بکە بە ئێمە ڕەبتی نییە. بەڵام بۆ خاترەوەی نیشان بین کە فرە تێگەیشتوین باشترین کولتورە خۆمان لە تەلەڤیزیۆن بەمە ئەوێنین بین بێژین قنەجگەرە فڕە مەدەنە ناوە شار. نابوایە تۆ ئێمەت فێر کردایە قنەجگەرە فڕە نەدەینە ناوی شار. ئەگەر ئەو شارە ئێمە دروستمان بکردایە خۆمان ئەمانزانی کە بۆ ژیانکردنە لە ناو مەحیتە شارە ئێشێ بیر بکەینەوە لەوەی کە چیمان لێ قۆمیاگە وەچی بۆ بکەین، نەک ئەوەی کە تۆ بێی فێرمان بکەی کە چۆن لە ناوە شارە ژیانکەین، بە کامە یاسا لە ناوە شارە ژیانکەین. ئێستا کە من ئەم قسانەکەم تۆ وردە تێگەین کە من مەبەستم چییە لەم قسانە. خۆ گەین ئەم مەقتەعە 1 ملیۆن نەفەر وا لە سلێمانیە، 1 ملیۆن نەفەر ئینسانێک کە هیچ ڕەبتێکی بە یەکتری نییە، 1 ملیۆن نەفەر ئینسانێک کە هیچ پەیوەندیەکی بە یەکتری نییە، فقط لێک حەوزە کارەکە، حەوزەی ئابووری، حەوزەی سیاسی، حەوزەی ئیجتیماعی، حەوزەی خدماتی، هیچێکی بە ئەو ڕەبتی نییە، فقط هەڵسوڕاوی بەشی ئابووریە. ئەویش بزانێت لەکوێی ئەم شارە ئەتوانێت تیکەیەکی لێ بکەنی، یا لە حاکمیەت وێ، یا بە سوورەتی کارمەندی وێ، یا بە سوورەتی دەڵاڵی بێ، یا بە سوورەتی قاچاق بێ، هیچ جۆری بتوانێت ئەم پوڵە بکەنێ لەبەرەوەی خۆنان نەوێت ئەمرێت، جل و بەرگ نەکاتە بەری ئەمرێت. بەڵام هەست بەوە ناکات کە فرەیەکی تر لە بەشەکانی ژیانی کە ئەم نایانوێنێت و ئەم کەم تەرخەمە بەرامبەری کردنێ لە دەسە ئەوە بووگە بە هەوسارێ لە ملە ئەو بۆی مهم نییە. ئەمە عێراق. ساڵە 2003 یاڵەتی متحدەی ئەمریکا هات دەوڵەتە مەرکەزە عێراقی لە بین برد. ئەمانەی وا ئێمڕۆ ئێوە بە عینوانە ڕەجولە سیاسی عێراقیان وێن و دەم چەرمگ و کەسایەتی لێ هاتبوو بەناوبانگ و لە ئەلفەزاییەکانە مختلفە چاوتان پێیان کەوت کە ئەمانە 2003 گشتیان خەریکون قازیان ئەلەوەڕاند. یەکێ تاوڵەیە کرد و یەکێ شیری وشکیە خوارد لە ناوە گازینۆکانە و یەکێ هەڵی خستۆ و کەس ئەمانەی نەئەناسی. ئەمانە لە کەیوە بوون بە ڕەجولە سیاسیە عێراق؟ لەو وەختەی کە ئەمریکا هات خواردیە قەیران و وتی دەبێ ئیدارەی عێراق بەمە دەسە عێراقیەکان گەڕیا بە شوێنەوەی کە کێ بدۆزێتەوە چۆن عێراقیەکان دەرخا دە عێراقی کیس چۆن دەریای خنێم گشتە خەڵکە. باشترین فورموڵ ئەمە سەبزانین پێکاتەی ئەم عێراقە چییە؟ ئۆکەی پێکاتەی ئەم عێراقە عەشایریە. بڕۆین بکەوینە ڕێ تەکە ئەم عەشایرگەلە سەرەکانیان بدۆزینەوە چەوریان کەین بێن بێژین بە ئیتیفاقی ئێوە بێن دەوڵەت دروستکە. پس لەگرا شتێ بەناوە ملەتە عێراق نییە، شارگەلێ مەوجود نییە، ئەم شارگەلە قەوامی بوێت، ئەم شارگەلە نهادی بوێت، بۆ دەرمان هەیبێت، بۆ خۆراک هەیبێ، بۆ سوتەمەنی هەیبێ، بۆ تەجارەت هەیبێ، نە بەریدە
چمانی دەرگای مەدرسەی منداڵی 8 ساڵە کردەس و گشتی دەرەچێ ڕێک وەکو شارە زەردەواڵە ئاڵۆزێ بۆ چون پەیوەندی نییە چون جامعە دروست نەوبە و جامعە مەوجود نییە تۆ ئەگەڕێتەوە سەر پەیوەندی گەلێک کۆنە قەدیمێ کە ئیشەم خەڵکە بوێتێک یەکتریە یەکێکیان نسبەتە یا عەسەبیەتە عەشیرەیە لەگرا کۆمەڵی ڕێز عەشیرە وە فاسد لەسەر خانە عێراق دانیشتگن ملەتە عێراق معنای نییە دەوڵەت لە عێراق معنای نییە یاسا معنای نییە حەج چقانەوەیەکی بنەڕەتی لە وڵاتە نییە کە یەک ئەحروم لە بەرامبەر یا بێسێ معنای نییە تۆ کۆمەڵێ مێگەلی بێشوناسە فڕەت ئاگەسە ناوە مشارانە و محتاجی شێکردن بە پوڵە نەفت لەگرا یەک اتفاق کەفت ئەم عێراقە لەسەر تەوافقات لە مابەینە ئەم فاسدانەی کە خۆیان گەرەک بوو بکەن بە جیلە ئۆلیگارشە ئوروپا بەردەوامە بوو تامێک ئاغای موقتەدا سەدر بە پێچەوانەی ئەوان کۆمەڵی خەڵکی لەبەردەسا بوو ئیمکاناتە ماڵیشی هەبوو ئیدئۆلۆژی و نگاهیشی هەبوو توانی جێگەی خۆی بکاتەوە و خۆی تەحمیلکا بە فەزاکە هاوکاتە لەگەڵ ئەمە میلیشیا و هێزە نظامیشی هەبوو موقتەدا سەدر بە پێچەوانەی ئەوەی کە ئەوان دروستیان کردگە ئەم توانی یەک سەروگەردن لەگەڵ ئەوان فەرق بکە فەرقی چ بوو فەرقی ئەوە بوو تەمامی ئەمانە ئەمریکا هاوردنی وەلێ موقتەدا سەدر دەستپێکەکەی بە شەڕە ئەمریکا بوو کێ ساپۆرتی کرد کێ لە پشتیا بوو کێ چەکی پێدا مهم نییە مهم لە ختە تاریخیەکەی واو دەستپێکە ئەو نەوەکو یەکێتیە نەوەکو پارتیە نەوەکو چەلەبیە نەوەکو نوری مالیشیە نەوەکو تەواوی ئەوانە سەک لەگەڵ ئەمریکا ڕێکەوت بێ و ئەمریکا گەورەی کردبێ بەڵکو ئەو ئەدا لە ئەمریکا بەخۆی تەحمیلەکە بە دەوڵەتە عێراق تا ئەگرا تۆ شەڕێکی سەکتی فرقەیە وێنی نێوانە سوننە و شیعە ئاغای موقتەدا سەدر شیعەس و لەگرا دخاڵەتە ئێران یا ئەمریکا عێراقی تەسلیمە ئێران کرد کە ئێران حەپەلوشی کات لە پشتە ئێرانە گەورەی فەرهەنگیە هەرواکە نیروگەل نیابەتیەکەم ڕۆ عێراقەوە نەڕێوە گشتیان سەر بە دەوڵەتە ئێران یعنی عەمەڵەن عێراق بەشێک لە ئێرانە ئاغای موقتەدا سەدر بۆ خاتری ئەوەی تەوافقە ئەم فاسدانە بەرعەلەیە خۆی بشکێنێ مەجبورە لە ئەحرومێک لە دنیای ئەمڕۆ ئەستفادە بکە بەناو مەردم ئەم مەردمیشە هیچ بەستگیەکیان نییە هیچ پەیوەندیکیان لەگەڵ یەکتریان نییە ئەم مەردمیشە ئەتوانن لە پشت موقتەدا سەدر نەون چون موقتەدا سەدر دانەیە شیعەس ئاغای موقتەدا سەدر حرەکەتێک کە ئەکات بەرەیە مەردمیشە بەرەو خۆی بکێشێ وسە پارلەمانی تەعتیل کرد لە بەرامبەر ئەمانە گشتی وێسیا و وتی ئێوە گشتان فاسدن و هەر ئەختارێکیدا وتی نەیاڵم دەوڵەتە دروستکەن و دەم و چاوگە لە دوای 2003 گشتی فاسدن نیشە بڕات بەڵام تا ئەگرا ئاغای موقتەدا سەدر ناڕواتە ناوەبەرەی شەڕ نظامی گەرچێ چنگودان نظامی نیشانەدات چون ئەگەر بڕاتە ناوبەرەی نظامی ئیمکانی هەس بەرەیە مەردمی تا ئاخر لە پشتی نەوێسێ ناوێت موقتەدا سەدر بۆ شەڕە ئەمان مەردمی گەرەکوێ ئیشێ مەردم بۆ شەڕە ئەمان موقتەدا سەدری گەرەکوێ تا لە موقتەدا سەدر ڕەهبەرە مونجی دروست کات بۆ عێراق ئاغای موقتەدا سەدر ساڵێکە دەوڵەت ڕاگیریاگە کاروبارە مردم وێسیاگە کاروبارە بازرگانی وێسیاگە تەئسیری لە هەرچی حەوزەی خەدەماتیە دانیاگە ئەمانە چووبن ڕئیس جمهوریان هەڵبژارگە بەڵام من متمەئنم ورد و درسیان وەختە دڵیان بتەقێ
لەوەی کە بۆ مقتەدا سەدر سکوتی کردەگە بۆ حی جنایژی بۆ حیچینەوت مقتەدا سەدر واردە فاز آخر ئەوێت بە احتمال یعنی ئەگەر عەقڵە سەلیمێکی بێت ئەگەر واقعاً قەست ڕەهبەریەتە عێراق و جەهانە تەشەیعی بێت فازە ئاخرەیەوە چییە؟ ئەم دەوڵەتە فاسدەی ئێوە ئەوەڵەن بە مەشروع نازانێ و دەخاڵەتی تیاناکە کارە خۆی کردگە دەسە خۆی وەشانگە زەربەی خۆی وەشاندگە تەواوتانی کردگەسە فاسد و سابەتیشی کردگە کە ئێوە نیروگە لە ئێرانین عێراقی نین بۆیە لە دوو حەملەیە کە کریا بە ئەقلیمە کوردستان ئاغای مقتەدا سەدر وەکو دەوڵەت جواوە ئێرانی داوە وەرێ ئێوە وەکو حیزەی ژنە ئێران بۆڵەتان کرد ئەویش لە بەردەمە خەڵکیە هەشێکی ترنە ئەو نیشانیدا کە لە قەبارەی دەوڵەت قسەکە ئێوە نیشانتاندا لە قەبارەی مزورێک نەمایش ئەدەن ئای مقتەدا سەدر مەشایە کاری کردایە یەک بەرەی لە ئێوە دروست کردایە گشتتان ئەو دەموچاوانەی 2003 بڕوایانە یەک کاسە خۆی و مردمی بخسایەتە یەک کاسە ئەم اتفاقە کەوت وەکو ئەحمەق و پەلەپەل خۆتان قستە یەک کاسە ئێستا یەک نەفەرتان نەماگە لە ژێرە دەسە مقتەدا دەرچێ گشتانی کردە یەک کاسە کاگراڵی مقتەدا خەیری سەرکەوتو بوو تۆیش دڵە تۆقیگە بزانی مقتەدا چیەکە دەوڵەتە بعدی کە دروستیەکەی هەمان دەوڵەتە فاسدێکە کە تا ئیستا ئیدامەتانداگە چون ئێوە سەو و سووتکتان هەسوو خوانە نێعمەتتان هەسوو ئێشی پوور بدزن بیدەنێ لذا خەدەمات ناڕاتە بەرەو لە عێراق مشکڵە بێکاری لە عێراق ناڕاتە بەرەو خراوترەوێ و دەوڵەتەکەی تویش نامەشروعە ئەم دەفعە کێ بۆ تێتە خیابان مردم ئەم دەفعە ئەگەر دەوڵەتە محەممەد شیاع سوودانی وێت دەوڵەتە کازمی نییە کە مقتەدا حەزەر ئەکاتەکیا دەرگیر بوێت و کازمیش هەروە چون ئەحساسە نزیکیە بە سەدرەکە دەوڵەتە محەممەد شیاع سوودانیە وا لە لەحزەیە ئەوەڵ ئاغای مقتەدا سەدر کەسی نامەشروعە حکوومەتە فاسدانە خارجیە ئەجنەبیە بەسەر خاکە عێراق دایسە مقتەدا سەدر حسێبی لەگەڵ ئێوە جدا کردو ئێوە کورد گشتتان بوون و مزورە خارجی و بێگانە بە ئەم سەرزەمینە و تاڵانکەرە ئەم مردمە و نابودکەرە ئەم مردمە گەشتتان یەک کاسە کردو ئیستا ئێوە وانە ئەوێ ئەمیش وا لەگرە بەرەیشی مردمی بەخۆیداگە ئاژاوەگی ڕیش ناکات نەیشی گەرەکە خوێنە مردم بجۆشە ئیستا خەڵکەشی بگاتە ئاگرەیە بۆ ئێوە و لە ژێر و دنەی خەڵکەدا ئیستا نەک مقتەدا سەدر پێویستی بە خەڵک نییە خەڵک پێویستی بە مقتەدا سەدرە بە 100,000 هێز نظامیە سەرایە سەلام بە قودرەتە ڕەهبەریە مقتەدا سەدر و نەزم و سازماندەهیە تیارە سەدری جابێسن قۆناغیاز ئەمە کولیەتە سیاسەتە کەس ئێشی مردم بە تەمە و بە تەورە ئام بێنە پشتە مقتەدا سەدر نا مقتەدا سەدر بڕواتە پشتە مردم نا مردم بێنە کاسەی مقتەدا سەدر بەرەی ئێوە بەرەیشی فاسدن گشتتان لەگەڵ یەکتریە مشکڵتان هەست بۆ چون گشتتان دزن و دزی کۆی کردنەوە سەر یەک خان لذا ئێوە تەفرەقەتان واتیە تەفرەقەی پیسێکتان واتیە وەکو کێوەکۆم ئەحزابی منتەسب بە کوردە و وەکۆم تەمامی ئۆپۆزیسیۆنی بەرساختی دەوڵەتی ئێرانیە گشتی نییە فاسدە نییە بەرساختەز گشتی وەکو کەمتارە نوارڕێتە یەکتری بۆیە من بە تەنهاییە دەم لە گشتیان ئاغای مقتەدا سەدر ئەگەر دەرمۆردە محەممەد شیاع سوودانیشی چینەوت ئەو جارێشە خەڵک بێتە دەنگ خەڵکاتە دەنگ با محەممەد شیاع سوودانی دەستکاتۆ لە خەڵک ئەو وەختە خەڵکە هاوار ئەکا لە مقتەدا سەدر ئەسڵحە گەینە دەسمان و بە ئەم بێشەرەفانە پاککەینەوە بە گیانە خۆت لە سلێمانی و هەولێر خۆت ناگری چون گۆمە خوێنتان خەڵک لێ هەڵەسێنێ ئەڵبەتە بە مەچەکە مقتەدا سەدر و تەواوتانەکەن جا تۆ فکر کە کاورا سکوتی کردە تۆ تەکە مۆزە لە مقتەدا سەدرە چیەکەی بازەی بەسەری ئاچێت
ئەم قودرەتی مقتدا سەد چۆن پاکەکەیت و دەوڵەت دائەنی ئەچێتە بەرەو بۆ خۆی بە یاسا و بە قانون و بە موەسسات لەکوێ لە کناراوێ وەکو عێراق تۆ دەوڵەتی تۆ سونەتە هەست تۆ شارە هەست تۆ جامعەت هەست نەنیست بۆ مقتدا سەدر ئەمان زانی ئۆکێ ئامانەی وا قیژە قیژیانە کرد لەم کۆرپۆرێشنە ئێرانیە لاوە دەنگ مەکەن و ژنجیان ئازادی و لاوە ئێرانیەکان هەمبەستە بووگن منشورە ئێران ملەتێ قەهرەمانێ بە شەرەفێ ئێران کاورای کاول دانیشە مەجوڵە تۆ پێت وایە ملەتێ مەوجودە و ئەم ملەتە قوڵیاگە و گەرێکی لە بەرامبەر حاکمیە تا بێسێ کاورای کاول تارانی بوون معنای نییە سنەیی بوون معنای نییە کرماشانی بوون معنای نییە تۆ حاڵیتە ئەوە شێوانە کێ ئیدارەیەکە ئادێ ئیداریکە سوحا ئارد نەیە بۆ شارە سنەچیەکەی ئەو قارەمان ئەو گرتە شاری سنەوە گرت چی ئەکەی تۆی سەوێنی تۆ نەهادێکە نییە کە جوتیارەکانە تەمینە ئاردە بکەن نەهادێکە نییە بتوانێت گەنمە کاتە ئارد بگەینێتە نانوایەکان ئەم نەهاتە نییە چۆن تۆ حاکمێ دەخەی چۆنی ئەخەی خۆت ئەگەوجنی تۆ نامۆی بە شارەکەی خۆت ئیستا بۆ خاترێ بفەهمین نامۆی بە شارەکەی خۆت یعنی چی ژنجیان ئازادی ئینقلابی ژنانە کاکە دانیشە بە خۆت مەجوڵ عیزەکەم خەرخاڵەکانە ئەشکی مەجوڵێ ئینقلاب ژنانە سیغەیەکی غەڵەتە نییە ئەمە ئینقلاب نییە دانیشە بە خۆت کەف و کوڵ مەکە من یەکی نایە مناوی جامعەی دروزن تۆ نە ئازاد بووگی نە ئازاد ئەوی نە لەم ئینقیادانە تیتە دەرەوە چون هاتنە دەرەوە لەم ئینقیادانە ڕەوشی گەرەکە متۆدی گەرەکە و تۆ نێست لەکوێ نێست با من نمونەیەکی تاریخیتان بۆ بخەینەوە تا حاڵی بووین منزورە من چییە لەم قسانە بۆیە تۆ ئەوەی چیقەچیقکەر ئەوێنیت و دروزن ئەوێنیت و حیزب منتەسەب ئەوێنی گشتی خەریکە تۆ ئەخەڵەتێنی گشتی خیاڵی لەوە ڕاحەتە کە تۆ غافڵی تۆ ئینسان نییەی تۆ جامعە نییەی و تۆ لە عهدەی خۆت بەرنایی فقط خەریکە هانەدا دنەدا بەرەو ئەو مەسیرە بدوا کە خۆی گەرەکیسی و لێ و دوا خاص هێزی لێت گرت کارەکان جێبەجێ بوو پێت بێژە خواحافیز ڕۆ بۆ ماڵە خۆت بە خاتری ئەمەکە لەمە بتێ بگەین بێمە سەرە داستانێک خاصە ئێوە لە ئوروپا و ئامریکا مەجەللەی پلەی بۆی ئەناسن خاصە فەمینیزمیش ئەناسن خاصە لە ئامریکا و ئوروپا مەحسوڵاتە تەکنۆلۆژیک و ئەپڵ و ئایفۆن و تیکتۆک و سیلیکۆن وەلیش ئەناسن خاصە ئێوە گەنجگە لە دنیایە ئەمڕۆژن ئەمانە ئەناسن وەلی ئێوە فرشتێ ناناسن من جملە چییە مەسەڵەن وانەی تێنێژن ئوروپا ئازاد و ئەمریکا ئازاد و بەڕاستی و ڕفا هەست لەگرا و پولی سۆشیال هەست و ئیش هەست و 8 ساعت کار هەست ئەحیانەن ڕەوەندە تاریخی ئوروپات نەخوێن بەسۆ تا بزانی کاورا ئەوروپا 18 ساعت کاریە کرد و نەتخوێن بەسۆ بزانی چەندی خوێن دریاگە تا گەیگە بەم 8 ساعتە بۆ ئەمریکا فەرقەکاتەکە مابەقەی دنیا بۆ شێوەیە ئینقلابە ئەمریکا شێوەی جەنگ بەر عەلەیهی ئیستیعمار بوو بۆ بە شەڕ دەستی پێکرد و بۆ دوای ئەوە دەوڵەتە ئەمریکا دەوڵەتی ئینقلابی نەما و هیچ وەخت تەبلیغی ئینقلابی نەکرد و بەڵکە لە قەرنە 20ەوە دەوڵەتە ئەمریکا زدە ئینقلاب بەرخۆردی کرد پەیمانە مەیفلاوەر توافقنامەی ئەڤەلین ساکنانە پلەیموسە جەدید نەخستین سەنەدە حکوومەتی است کە مهاجرین ئەڤەلیەی ئوروپایی در قارەی ئەمریکا تەنزیم و ئیمزا کردند. گروهی از مهاجران بریتانیایی در سپتامبر سال 1620 اوائل قرن 1620 چند سال پیش 2020 دقیق 400 سال پیش
پیمان میفلاوریان نووساگە 1620 چەند کەس لەکوێ. با کشتی میفلاور راهی آمریکا شدند. سرنشینان این کشتی پیروان مذهب پیورینتین، ماجراجوها و بازرگانان تشکیل می‌دادند. پیورینتین ها از ظلم و ستم دربار جیمز یکم و رهبران کلیسای انگلیس در حال فرار بودند. این افراد با هدف ایجاد حکومت مذهبی و فارغ از قید و بندهای اشراف و دربار راهی دهانه خلیج هاتسن در مستعمره ویرجینیا شدند تا در گوشه دنج، شهری بر روی تپه که انجیل وعده داده بود، بسازند. اما طوفان کشتی میفلاور را به سوی شمال و سرزمین ناشناخته‌ای هدایت کرد. این کشتی سرانجام در 21 دسامبر به مکانی رسید که بعدها ماساچوست نام گرفت. 41 نفر از 101 مسافر، 41 نفر لصو یک مسافر، این کشتی پس از پیاده شدن به ساحل پیمانی با یکدیگر بستند. 41 نفر پیمانی که لگل یکا بست که بر مبنای آن مساوات میان افراد و نفی هر گونه حکومت و تشکیلات اداری که هناردنی کمپانی ویرجینیا هناردنی که برون ل یالت ویرجینیا ساکن بون کشتیەکە بردیانی بەرەو سەرزەمینێکی ناشناختە کە ئێستا پێژن ماساچوست. بۆیە خۆیان مقەیدە بە دەوڵەتی ئینگلیس نەزانی. هەر لەناوە کەشتێکە مادام کەشتێکە کەوتووە تۆفان و گەمب و نەچوو بەو جێگە یەکسەرە بڕۆنە ژێرە دەستە دەوڵەتە بریتانیا، ئیعلامیان کرد ناچنە ژێربارە حکوومەت بریتانیا، ناچنە ژێربارە دام و دەستگای دەوڵەت. خۆیان بۆ خۆیان جامعە دروست دەکەن. پەیمانیان بەست، پەیمانە میفلاور. با خود که بر مبنای آن مساوات میان افراد و نفی هر گونه حکومت و تشکیلات اداری در سرزمین جدید را تضمین می کرد. بدین ترتیب کشتی میفلاور با خود علاوه بر مذهب پیورینتینی مساوات و نفی تشکیلات اداری را وارد سرزمین آمریکا کرد. بعدها مهاجرین انگلیسی با تلفیق روحیه مساوات طلبی و نفی حاکمیت دربار انگلیس با شیوه شورایی نوع جدیدی از حکومت را در آمریکا به وجود آوردند که نهایتاً به استقلال این سرزمین از بریتانیا انجامید. مهمترین شتی که لیو دو اویت هوی انقلاب آمریکا به پیمان میفلاور دست بیکا. یعنی اولین مهاجرانی که هاتن با آمریکا شانسیان هاورد توفانی خواردی نکوتن ویرجینیا کوتن جیگی که نناسریاب نه کلیو دو پیانوت بماساچوست. هر لکشتیه که لگل یکتریا پیمانیان بست ناچنە ژێرەبارە دەوڵەتە بریتانیا و خۆیان کۆمەلگا دروست ئەکەن، خۆیان یاسا و ڕێسا دروست ئەکەن، خۆیان بە موساوات لەگەڵ یەکتریا بەرخورد ئەکەن و ئەمە بوو بە سەرەتا هەر کەسی تر هاتە ئەمریکا نەچوە ژێربارە ئیدارەی بریتانیا. خۆی قانونی دانیا، خۆی ئیدارەی کرد. ما امضا کنندگان زیر که برای تجلیل از پروردگار و بست عقاید عیسویت و تحصیل افتخار برای وطن اولین کوچنشین را در این سواحل دور افتاده تشکیل می دهیم، بر طبق این قرارداد با موافقت کامل رسما تعهد می نماییم که به منظور اداره و تنظیم روابط و اقدام و مجاهدت برای نیل به مقاصدی که داریم جامعه سیاسی واحدی تشکیل دهیم، نه جامعه مدنیه، جامعه سیاسی واحدی تشکیل دهیم. همچنین به موجب این قرارداد متعهد می شویم
که قوانین و مقررات و احکامی عادلانه وضع نموده و در صورت لزوم به تأمین محاکمی همت می‌گماریم که بهتر در این هدف بکوشند و همکنون اطاعت و انقیاد خود را در مقابل آرای این محاکم صادر می نماید اعلام می کنیم. بو منم حركات ايوه بالنمايش ازانم خوتان حزبكان كولونيا ايران دولة ايران بو بنمايش ازانم جدي نايقرم وبو اجم كأما آخيز كردان وإيمة تيكا خلق متعين أكين تا أجين بمقطع كردان وآين كردان كاكي برا تو لدنياي امروا ناموي بخوت ناموي بكوملغاكت كوملغات نية ناموي بكسو كاركت و بيتيان وتكا أمري إدارة كردن وأمري ژیان کردن شتێکی زۆر پیچیدەیە و تۆ دەبێ سەوادێکی عجیب و غەریب بێت وەکو ئەم ئەحمەق ڕئیس حیزبیانە کراواتێ بوەسیت و قسەهای حەلق و بەلەقەکەی تا تۆ بیبی بە ڕئیس. لە کاتێکا تۆ یەک شتێکە گەرەکتە ئەمەسە کە ئینسانویت زانێ ئەو شتێکە لە ناوە ئێمە نەماگە چییە؟ نەوەی کە تۆ سەوادە نییە ئێمە ئینسان نەماگی. ئەزانی مەنزورم چیە لە ئینسان بوو؟ دابڕۆن چوار نەفەرتان بدۆزنەوە ئەتوانێ پەیمانێ بوەسێ و لەسەر پەیمانەکەی بوێسێ بیا و بەس بکات شەرت و ئیقرار بکات و سەر بسپێرێ. سەختە نە؟ نێتاتە تیاپە لە ناوە ئێوە پەیان ناوێ دروستە بۆیە ناتوانی بوویت و دوو نەفەر. پس هەر چیقەچیقێکەکەی دروست تۆ ئەسڵە ئەوڵیە کە وەفا لۆیاڵتیە نێست کە ئەمە تیانە هیچ گۆڕانێکی بنەڕەتی کە حاڵە تۆ یەکی خاستات اتفاق ناکەوێت. نەیگەرەکە شتە عەجیب و غەریبێک بیت چوار نەفەرتان بە یەک و ڕێ بکەفێ پەیمان بوەسێت بیا و بەس بکات شەرت و ئیقرار کات وەفای بوێ سەری پێ بسپێرێ. لە ڕەوابەتە ئیجتیماعیتانە نیستان، لە ڕەوابەتە خانەوادگیتانە نیستان، لە ڕەوابەتە اقتصادیتانە نیستان، نامۆن بێگانن بە یەکتری. ئەم فەزا نزیکی دروست ئەکا ئێشێ قۆناغی بەعدی دروست بێت. ئێمە جامعە نییە، ئێمە بە هەرچێک بە یەک و گوێرەمانی نەداگە. ئالێک ڕاستە تۆ ئەفامی کاورای ژێگە لە تاران هیچ تەحەوڵێنەوەی لەگران ناوی. چۆن لە تاران تەحەوڵێنەوەی تۆ لەگران ناوی؟ بخاترەوەی تۆ لەگرا هەر بێکانەی. چۆن تۆ ئیدارەی جامعەی خۆت بگریتە دەست و تاران ئەتوانێت و بواتە دواوە؟ چۆن تۆ جامعە دروست کردوێت و هەموو شتێکی بگەڕێت و ئوموراتە خۆت جێبەجێ کردوێت کەسێکی تر ئەتوانێت پێت یا دەخاڵەت بکات؟ ئەزانین لە وڵاتە متحدەی ئەمریکا دوای پەیمانە مەیفلاوەر چه ئەتفاقی کەوت؟ دەوڵەتە بریتانیا فقط هەڵ تەئیدە مەجالسە ئەمریکایەکانی کرد، نەیتوانی هیچ قانونێکیان بۆ دابنێ. لێو دوا کە کەوتە قانوندانان و زەبرکردن بوو بە داستانە تی پارتی و دەرخستنە بریتانیا. بۆ باوەڕم پێتان نییە، بۆ باوەڕم بەم شعارە و توڕەهات و کوردستانمان و نەسرەوتن تا سەرکەوتن و لە ژێرە حیزب نێسمان کاکە تۆ قەدەمە ئەوەڵیە ئینسان بوونەتیانە. دێتە دانیشە چیقە چێتەوە شوێنی دوکانە جەدیداگەڕێ دێ ئەم دوکانە وە تۆی نادەن. ئەگەر لە عێراق دایان و پارتی و یەکێتی مەقتەعی بوو لەوانیش ئەسنێت و شەرایەتەکە ئەگۆڕێت و ئەیسێنەوە خۆشیان نەزانن.
تو فریای تۆ ناکەفێ ئەوەی وا سەرەکەوا لە دەستیا ئەم ڕەوابەتەی تەنزیم کردگە تۆی تێناخە و بەشە تۆ نادا بەشە تۆ هەرەوەسەوا هەسە چون تۆ ئەگەر بۆ زندگی خۆت ئەرزش قایلوایتە بۆ فرسەتە ئینسانیەکە لە بەردەستا و ئەرزش قایلوایتە ژیانە خۆتت خۆتدا ئەڕشت معنات بە زندگی دەدا ئیسە دیتان شارە حەیاتەکە پولێ نایرێ یعنی چی شارە حەیاتەکە چوار هەزار درۆ ئەکەن بە یەکتری ئیتحادێکتان لەگەڵ یەکتریە لێ نایتە دەرەوە تاکسیەوە شەریکی بسێنن چون ناتوانن چون کڵاوەنێنە سەر یەکتری چون وەفاتان نییە بزانە تۆ فکرەکەیشی کار عەجیب و غەریبێ بکەی نەکاکەگیان وەفات بێ وەفات بێ بە قسەیەکەی ئەم ئەسڵ ئەساسیتە تیا نەوێت کاولی خۆ هیچ کوێ ناگەی هەر کە لەولاوتی هەوسارەکە ئەگرێ تۆ ئەربا بگەرەکە ناتوانانی ئیداری خۆتکەی خۆتە پێ ئیدارە ناکرێت چون درۆزنن منافقن بێوەفان هیچ زەرورەتی ناوێنن تەک یەکتریا دانیشن بیا و بەسێکەن دەرنەتیجە ئێوە کە جامعەن نیەن ئەوەی ئێوەی کردەوە جامعەیەکی تیک 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 ئێوە جامعەن دەوڵەتە ئێرانە بۆیە حەچیشتان هەڕوا بەرەو دەوڵەتە ئێران لە حزەیە دەوڵەتە ئێران دەست لە کار بکەشی خۆتان هاوارەکەن دەوڵەتە ئێران بێرەوە بۆ چون لە 300 ساڵ ڕابردووە تەمامە پەیوەندی گەلە ئێوە لە ناو ئێوە کوژیا حتا ئینسان بوونیش کوژیا تەواوە ئەهرمگەل و تکنی گەلێک کە جامعەیەکی ئەهێشتەوە و دەسەڵاتی پێدا بوو حاڕی تیکە تیکە بۆتان ئامێلێتان دروست کرد وا تۆ ئەمڕۆ لە پشتت تەوەهومێکە فکرەکەی ڕۆیتە خیابان ئاوا ئەەکەی ئاوا ئەەکەی ئاوا ئەەکەی ئەو لیودا بۆ دیژی ئینقلاب ژنانە و تۆ ڕووسەریەکە حەوا ئەدەی شتێ گۆڕیا چی گۆڕیا کۆنتڕۆڵە چی وا لە دەستتەوە کۆنتڕۆڵە چی وا لە دەستتەوە تۆ چ دەخاڵەت هێگەکەی هەوای تاران خاسوەکەی تۆ چۆنیەتی دابەشکردنە کالا لە ناوە تاران تێتە دەستە تۆ مەسئلەیە پوڵ تێتە دەستە تۆ بوجە تێتە دەستە تۆ چی تێتە دەستە تۆ نا بەمە فکرم نەکردو ئەسڵەن بەمە فکرم نەکردو دەی چۆن تۆیژی من ئینقلابم کردەگە کوردینە و با یەکگرتوو بین لە گشتیش لە یەک لە یەک فاسدترن یعنی چۆن یەکگرتوو بین دەمە قۆپان لە پێ تۆ هاتکی حیزبەکەی خۆت و پەڕۆکەی خۆتە هاورگەوە زۆر گرەکتە بە من تەحمیلیکەی دانەیە ئەحمەقی و زۆر هاتکی ئەرزشکە لە ئەحمەقانەی خۆت و من تەحمیلکەی وەفایشتان بە یەکتری نییە بۆ من ئەمانە جددی ناگرم کاورە لە پاڵی دەستی و ژنەکەی ئەمرێ مناڵەکەی ئەمرێ ناترازێت وەفای بە خوێنە و دوانە نییە بە یەکۆ لەسەرە سفرەیەکە نانیان خواردگە لە کناری یەکتری هەبووبن ئەو جە کڵاوبەرداری ئەوێنن وەفایان بە یەکتری نییە دێ من ئەزانم تۆ نیر و نییەی قودرەت نییەی ئیرادە نییەی ئەزانم تۆ حیچێ نییە بابەتەوە پێچەکە وارد دەسە یەکێکی ترە چون ئەگەر تۆ واقعا قودرەتێ گەرەکەوەیان قسانتە ئەکرد من ئەیکەم چون قودرەت وا دروست ئەوێت ئەو جۆرە دروست ناوێت تۆ بۆی ئەڕۆی و تۆ دوی دیارە بە یەکێکی تر وەسڵی وا گەرەکتە بە سەریعەترین شێوە دەسەر پێ بگا ئەم مردمی ئێمە جامعە نییە هەنووز کەس خاوەنی کرماشان نییە کشتی وەکو غەریبە خۆی پێ ئاکا لە گۆشەیەکا چواردانە هەڵەوێنێتە قەی یەکتری و بەشکە بتوانێت لە جگەیەکە ئاپارتمانێ سێنێ لە ئاسمانگا کرماشانی بوون معنای نییە
کرماشان هن دەوڵەت ئێران هاڵیتە سەتڵە ئاشخاڵەکانە لە شەوهرە ئاخوخانەمە و سێدانە ڕەنگە پەرچەم ئێران بۆ ڕەنگەکە سەتڵە ئاشخاڵ نەمادە پاک و پختەیی شعر و قەشنگی شارە ئەمە ئێرانە تۆی وا هیچ کەسەوە نەتۆ کەسافەتخانەی بڕۆن ڕۆمانە شۆهرە ئاخوخانەمە عەلی محەممەدە ئەفغانە بنە جوولەکەی کرماشانی خوێنەوە بعد ئەم قسە ئەحمەقانانە لێکشووی دەرتیری هەڵمان خستەوە دامان خستەوە لە ناو شارێکا و تێ هەڵدانمان کردو و دوودانە جاشمان کوشتو ئۆکەی ئەمانتە کرد چوارتان بە یەک و جەمبوون بێژن ئیتر ناچینە ژێرە بارە ئیدارەی دەوڵەتە ئێران ناتن لە تەمامە زەرفیەت گەلە خۆتان ئستفادەکەن و بارگای بۆ دروستکەن بزان ئاغاگیان زۆر ئەوە پێژن هێز زۆر لەگەڵ پاوەرا فەرقەکە لەگەڵ قودرەتا فەرقەکە پاوەرە فۆرسە ئەژێ ئەمریکان ئەیر فۆرس هێزە هەوایی ئەمریکا قدرەت شتە قەشەنگێکە مەجموعەیە ئینسان کە لەگەڵ یەکتریا کۆ ئەبنۆ کە کارێکی بە کۆمەڵ بکەن ئەمە پاوەرە قدرەتە زۆر نییە قدرەتە وە فرەشتێکی گەورەس مەردمە ئێمە بێ قدرەتە بۆ چون جەم ناونەوە وەختی جەم بوونەوە قدرەتیان دەرخست وەختی لە یەک ترازان قدرەتەکە نامێن ها لە ناوە خیابانە 50 نەفەر بە یەک و جەمەونەوە لە 5 دەقیقە قدرەت دروزەوێ فەورەن کە پەراکەندەون تاکە تاک و تەنیای ترسیاگە دەرچووگە خەسیاگە بە ئێرادە لەحزەیە تەجروبەیە ناوە خیابان بە تۆ ئێژێ ئەگەر ئەم قدرەتت بەدڵە دەبێ ئەم قدرەتە بیرکێنی بە یەکۆ بێڵیتیوە کە گەرەک تو بێڵیتیوە پەیمانی بۆ وەسی بیاوبەسی بۆکەی شەرت و ئقراری بۆکەی سەری پێسپێری پاشان بۆ هێشتنەوە و هێشتنەوەی جەوهەرە ئەم قدرەتە نمودی مادیەکی پێئەدەی بارگای بۆ دروستەکەی و ئەم قدرەتە لە دەستت وا ئەمێنیتەوە دادەیتەوە چۆن قدرەتیریتەوە بۆ خۆت ئەڕۆیتە تەهران لە تەهران ئەیکەیتە قانونە ئەساسی حیجاب فڕە ئەدەین ئێران سیکولارە بعد ئیسەتی تۆ قدرەتە هەست مەگەر تورکیە لایک نییە خەڵک قدرەتیان هەست مەگەر ڕژیمە بەشار ئەسەد سێکولار نەبوو مە سەدام حوسێن سێکولار نەبوو مەگە پارتی بێکێتی سێکولار نییەن خەڵک قدرەتیان هەست لەژێر دەست پارتی بێکێتیە وەختێک ئەسڵە ئەوەڵیەیە ئینسان بوونتنە و نێگەرەکە هایدیگەروی کاولمەوە نێگەرەکە یۆشکا فیشەروی دانەیە ئینسانوە وا قەستت هەز ژیانێکی بەختەوەری ئینسانی لە نێو ئینسانەکانە بکەی
چاپلوس و درۆزنمەوە دانیشن بە یەک و قودرەت دروستکەن ئیتر ناڕۆینە ژێرەبارە ئیدارەیە ئێران کاوران ناتوانێت هویەتە ئێرانی خۆی بە زۆر تەحمیل کابێتەوە بۆچی فکرەکە ئەتوانێت تەحمیلیکە چون فکرەکە شێرە گازەکە ئەوەسێت و تەواوتە ڕقەوە بێتەوە ئاردەکەی سەحمی تارانە ئەوەسێت و تەواو ئەمری لە برسە چون تۆ وابەستەی تەقسیمە کار کریاگە هەرچی مەسئولیەتە خۆتە داکتە دەسە ئەویش سەرەکەی واوە دەسۆ خۆراکی واوە دەسۆ پوڵی واوە دەسۆ بازرگانی واوە دەسۆ سەرچاوی ڕزقەکەی واوە دەسۆ گشتی واوە دەسۆ تۆ چیتەز هەیچی خۆت و دوودانە گوێکاتی تێت و ئەڕۆی هەزار جاری شەقت تێ هەڵبا هیچ ئێرادەیەکە لێ نایەتە دەرو ناگەی بەم مەقتەعە خەیلی وەزەم خراوە من هەچێنی لێ دەسە خۆمە تۆ ئەمە وەزعیەتە تێژی ژنان ئازادکەی کورە کاول تۆ حتا بنە ملی وایتە ناو زنجیرە گرەکە کێ ئازاد تۆ ئازادیکەی کورە بڕۆ یەکێکی تر بێرە خۆ ئازادکە وەڵا ئەمە ئینقلابە ژنانەس هەر وەختێ تەواوە ئەو اختیاراتی وا داکتە دەوڵەت نەت هاوردۆ جامعەت بۆی متشەکل نەکرد و جامعەت دروست نەکرد کرماشانی بوون معنای پەیا نەکرد سنەیی بوون معنای پەیا نەکرد بزانە کاولی ئەمە گشتی نەمایشە دروست بڕۆ پەیکارە بڕۆ خوا ڕۆزی لە جێگەیەکی ترا بە ئێوە خەریکن یەکتری بەکارتێنن درۆ ئەکەن بە یەکتری ئەم قسانی منە بۆ تاریخ ئەمێنێتەوە ها ئەژدادە ئێمە وا زندگیان نەکردگەکەیەوە خەریکن ئەیکەن ها بۆ یاخێزە کوردەوارە سەربەخۆ لە ڕۆژە ئەوەڵ هات ئەمە دروستکات جامعە دروستکات دەسەڵات دروستکات تا بەیەکۆ پەیمان بدەین بیا و بەس بکەین شەرت و ئیقرارکەین سەر بسپێرین تا ئائینە کوردان بێتە دەر ئەوانەی ئەمریکا 41 نەفەر بوو لە 100 نەفەر ئەو ئەمریکای لێ هاتە دەرەوە دیتە بوو بە نەریت بڕۆین بەڕاستی کوردستانێمان ڕزگارکەین ئەمریکا پاشت پاڵمان بگرێت کورە بڕۆ کاورە درۆزن بڕۆ پەیکارە مەرتیکەی کڵاو بەردار کابرا هاتکە بە ناوە پێکاکاوە بین بڕین خۆسەریە دموکراتیک دروستکەین بڕۆ پەیکارە مەرتیکەی کڵاو بەردار بچۆ خوێڕی تۆ هاتکی ئەم خەڵکە سەرزەمینە ئێمە تەفرەقەی تێئەخەی تا لێو دوا لە ناوە چی بە یەکتری ئەگرن ئەم وەحدەتە لە کسرەتە چۆن دروزەوێت دەوڵەتە کێ تورکیە دەوڵەتە کێ دەوڵەتە ئێران دەوڵەتە کێ دەوڵەتە عێراق تۆ حیزە کوێی سەپاردەی دەسە کوێی کێ هاوردکتی ئەگرا هەر وەختێ نەتاندی جامعەی واقعی نەهاتە دەرو ئازادی نەهاتە دەرو تەجروبەی ئازادی نەکریا کۆمەلگای سیاسی دروست نەکریا بزانە ئەو خەڵەتێنن چۆن 400 ساڵە پێش کۆمەڵێ ئینسانی عادی مەسیحی هاڕیاگە ئوروپایی فێر بوون خۆیان دارەکەن ڕووینە ئەو پەڕی دنیا سەرزەمینێک کە حیجێکی تیا نەبوو مەشیایان لە سفر و هێشە زەمینیان بدایە بەردیان پاکردایەت و ماڵیان دروست کردایە هەرچی شتە دروستیان کردایە وە دروستیان کرد تۆ عەزیزم تەعەلوقت نییە بەو جێگە وایتەیە درۆ ئەکەی ئێژی کرماشان هەنە منە درۆ ئەو شارە سەقزمان و کورد فرە قارەمانە دانیشە مەجوڵە درۆ مەکەوە خۆت بۆ ئەوەنە درۆەکەی وەخۆت بۆ ئەوەنە حەز ئەەکەی هەیکەلە نەبووگە خۆت فشۆ بکەیتەوە خۆت فشۆ مەکەرەوە کاکە شتی واقعی وێ دەرەکەوێ سوورا و سپیا و جار و کاریە خاڵ خواڕەشتە دایم دیارە دیکتانە خۆیمە پەلەمان نییە خەریکی لە دوور و پێدێژین قۆناق بڕۆ لە ڕۆژی یەکەمە هاتم وتم شنۆ ئەرتەشە کوردانی دروست کرد سنە بیمارستانە کوردانی دروست کرد فەورەن دەوڵەتە ئێرانی فتێڵەکەی کێشا خوارەوە کۆمەڵە و دۆمەڵە و دموکرات و پەکەکە و ئەمانەی گشتی تێخست موشەکە خێن و موشەک تێرین و موشەک ئەوەین و کورە کاکە من ئێوە خەریکم فێرە نەهات سازی یەکەم
فورا فازەکەیم گۆڕا دەوڵەتی ئێرانی ورودی کرد بە سرعەت و تەکە سەب و سوودکەکانی فەزاکە بگۆڕێ. ژن ژیان ئازادی چیقەمان ئەمان واتۆ بەڕاستی ژن یعنی بۆی گوڕ و بۆی ئەتریاس و دنیابی ژن معنای نییە و کوربا بڕۆ کاورای نەخۆش بچوو پێی کارت. کاورای نەخۆشە کاو لە بێ وجود تو هیچ قەستێکەتیان نییە ئەسەن بێگانەی بەم سەرزەمینە بێگانەی بەخۆت کاورای درۆزینێکی شەو ڕۆژ خەریکی وە خۆتە درۆەکەی. دەنگ مەکەن با ئێران بکەفێ دەنگ مەکەن با بڕۆینەوە هیچ بکان و تخوا یەکتری گرن و توخوا با بڕۆینەوە. کورە بڕۆ فاسد بچۆ کاول دەینەوەی هاڕیابێکی وەکو تۆ خوێڕیەکە وەکو خوات. مەسەڵەن ئێستا من منتەسەب بووم و تۆ ئەوێت و چی تۆی خوێڕی منیش خوێڕیەکەی. با بڕۆینەوە ئای ئازادی و تۆ هەرەزانی ئازادی چییە؟ ئەی چۆن من ڕێگەماکەوێ لەم شتانەیەوە ڕێتان ناکەفێ؟ قەشەنگ ڕێتان نەکەفێ لە مەجێلەی پلەی بووی و دیلدۆ و ژن ژیان ئازادی و بڕاسی و دەستپەنێ قەشەنگێک و دێ من وتم بە شەروندەک یەکتریە بابە درومەکە ئەوەنە درۆ مەکەن جامعەیەکتان دروست کردگە گشت کەسێ لە گشت کەسێ ئەترسێ. دانێ ئینسانە حەقیقیتان ئینسانتیان ناوێنێ گشتی خەمزەکەر و درۆزن و تێ هەڵدریاگە. وا کاورای ئەحمەق تێت ئێژی لاوە و جاشان ئەگرن تیان هەڵەدەن جمێنیان پێمەدەن. کورە کاورای ئەحمەق تۆ لە توولە عومرتا تووڕە بووی شەق و وەشانگە و شەق بخۆی. کاورا تەهدیدی گیانتی کردگە دەسە پێی بگە جمێن سەهلت دارەکەیتە ناوت دەمی. ئاخ کاورای نەمایشی کاو لە درۆزن ئەوە باوچ هەمان دوێ جەهان بێتە بەرمان و خوێڕی تو خۆت زەندگی دروست کە دنیا تێتە تەماشا و تو بۆ مردگی دنیا بدوێنێ بە ئستانداردەکانی ئەو شعارەکانی ئەو تو بۆ ناتوانی لەم دنیا کاری خۆت بیکەی دنیا بێ حەسرەتە تۆ بخوا. خەڵکی بە شەرەفی کوردستان شۆڕە سواران و شۆڕە لاوان دانیشە جامیکە مەرتیکەی نەمایشیە ئەحمەق. ئەمە کەیماڵان فەزاسە ئەمەم تەسویرانەسەوە ئەیوەین. ئیستا کاورایەوە تەجروبەی خیابانی کردگە خەریکە لەم فەراخانگە لە ئەوێنێت ئەها حاکمیەت خەریکە هیدایەت یەکا بەرەو جێگەیەکی تر بەرەو بیابانێ بەرەو کاولستانێ بەرەو فشەفشکردنێ بەرەو درۆیە تە بە ئەمیشتانە کەفێ گەرەکتانە عەرەق لە خیابانە بخۆن عەرەقیش ئەخۆن سەرتان پەتی کرد لە خیابان سەرتان پەتی کرد حاڵتان خاص بوو وەسا ئەوانەی لە ئێران تێن بە ئوروپا ئەنوارەتۆم دەرو دیواری ئینگلیسە ئەوێنێ هیچ اتفاقی نەکەوت براڕۆ چی بکەم دەیەگرا ئوروپاس وی ئیستێشی حاڵم خۆش وێت ئەوسا لە قەیمەیان و ئێژی ڕۆنسەی لێدەن هەر بزەیتێ ئەساسەکە بزێشی نایە ڕۆم چی بکە خۆی ئەهەسوێت و دەرو دیوارە ئینگلیسا و دەرپێکەی داکەنی سەلفیە گەگرێت و ڕواتە ناوە قاوەخانەیە ئەوە قاوەیە گەگری و شەڵق سەلفیە لە خۆی ئەگری و هەر ئەلعانە و ناوە لەندەن و قاوە و کاورە ئەسن نازانێ کوێ هاتکە فقە و بیسکێسی ئینگلیس خۆشە ئوروپاس و ئوروپا حیتەران و خۆڕ و تۆکردنەوە لەگرات دەرپێکەیشی داکەنێ کەس تەماشای ناکە کەس نایژی هەنجەو چ گەڵۆقنە قەشەنگێک دەست پێی نایژی دەیسە ڕووسەریەکەت دەراورد حەق خۆتە دەریبێری ها حەق خۆتە بعد چه اتفاقێکە حاڵە خاص نییە ئەزانی بۆ چون قودرەتە نییە چون تۆیە مەوجود نییە تۆ پێت بەرناخوا مەئمورە ئێران بەرە پێیەگرێ دێ دەپرسێ بەتکاتە ئۆبژە ئەو تو بۆ واکەی تو هیچ وەک ناتوانێ بژی تۆ غەڵەتە کرد تۆ کێ پێت بەرناخوا فکرەکەی ئەو حەقیەز لە تۆ پرسێ چون تۆ شەخصیەتە نییە شخصیەتە نەوەفات نییە ئەهدت نییە تۆ مەحکومی
بعد حەز ئەکەی وە درۆ پێت بێژن ئەتیکەتە لێبن قەشەنگ شخصیەتای جۆرا و جۆر ئاغای محتەرەمە فڵانە کەس و هاوشاری محتەرەمە فڵانە کەس و شاروەندە ئێرانی محتەرەمە فڵانە کەس و هامۆتەنە محتەرەمە فڵانە کەس و هیچ احترامێکیش هەتیان نییە، هیچ کارەی لەم مەملەکەتە، هیچ تعلقێکیش پێ نییە، خۆتیش ئەزانی نێسە کە فوکڵەکە نیشتۆ دەوڵەتە ئێرانی قەشەنگ کێشانیە دەرەوە لە بازیەکە ئیسە نەوارەکە ئەڕوات تۆزێک کەڵ و کەفەکە ئەخەفێتەوە تا دووبارە دنەی بن ئیسە مەرحەلەیە چووە بەرەوە بۆیان بۆ ئێمەش ئێوە یەک تەجروبەتان کرد کە من ئێستا بەحسم کرد بە حکوومەتە هەرێم وتم مەرگە سیاسیت کردگە باسە بوو سوودکەکانە پارتی وێکێتی بزانن نمایش بدەن ئەم قسەی منت دێتە دی لە ئایندەیەکی نزیکا لە ئێوە ولی ئەم دەفعە وا کە ئێوە ئەڕۆن سەر و ماڵیشی تیادا ئەنێن فکر ناکەم فریای دەرکەوتن بچن یعنی ئەوانەی بەدەنەی چۆن یە خەسارە گەورەیەکە خۆن وەم دافەتەکە ملەتە عێراقا تەرەفی نەتەکە گروپە موسەلەحە وە خراو توش ئەویت بابزانی ئێوەمانان وا لە سەرەتایە ئێمەمانان وا لە سەرەتایە ئەم حرەکەتە کە خەریکین ئەڕۆین تازە فێر ئەوین کە ناوێ بێگانەوین بە خۆمان ناوێ ماتەڵین کەسێت هەیدمانکە ناوێ فکرکردنیشی بڕۆین خیابانە پاستۆر لە تارانە بگرین لەگرا یەک بگرین لەگرا جامعی خۆمان بگرینە دەست فەزای زندگی عمومیمان بگرینە دەست شار بە ئێمە ڕەبتی هەست کوچە و کۆڵان بە ئێمە ڕەبتی هەست حرمەتە ئینسانیمان لەناو یەکتریا بە ئێمە ڕەبتی هەست تەئەمینە خۆراک و وەسائل و ئەمنیەت و ئاسایش و بە ئێمە ڕەبتی هەست ئەتوانین کارکەین و ئەتوانین لە تۆلیداتی کە ئەیکەین ما بەقیێ بەشەکانە جامعەک تەقسیمە کاری تیا کریاگە تەقزیە بکات لە کارێکە ئەیکەین و کارە جددی ئەەکەین بێگاری ناکەین بێکاری ناکەین دەڵاڵی ناکەین تا ڕەونەق بێت ئینقلاب واکرێ بە ڕەوایەت ئەکرێ بە ئیدە ئەکرێ بە باوەڕ ئەکرێ بە بارگاسازی ئەکرێ بەوە دەرکەوتن و متعەین بوون ئەکرێ بە هەبوونە وجودە ئینسانی ئەکرێ و کوردانە ئەکرێ بابگیان لەحزەیە دانیشتەکە خۆتا خەڵوەت کە بزانە تۆ ئەتوانی پەیمانی بۆسی لەسەری بێسی پێشەرەفینە ئێوە لە تەمامە عمرتان تەحتەنا و ئەحزاب خەریک بوون خەڵکیتان فێرە بێپەیمانیە کرد لە هەرچی حەوزا هەست لە هەرچی حەوزە ئیجتیماعیە خەریک بوون تاکێکی کەرەستەی خۆپەرستی هاڕیاک دروستکەن کە لەگەڵ دوو نەفرادانی بە یەک و ناکوڕی بعد تۆ گەرەکتە سەلیقەیە سکتی فرقەیە خۆت وە زۆر بیتە من ئەم مردمە بە زۆر بیتە سەر ئەم مردمە بعد بێژی وەڵاو ئینقلابەکرێ و خەڵکە بە شەرەف و خەڵکە قارەمان و مەچنە ماوە خەڵکی بڕواتە ماڵیش کە ئیدارەی ئومورە خۆی گرتە دەست دەوڵەتە ئێرانی نابوود بووبە و هەر لە ماڵیشا لە ماڵەکانە تەکە یەکتریان نەهات گەل دروزەکەن بێکاریانەکەن دادگوستەریان بێکارەکەن بیمارستانیان بێکارەکەن پۆلیسیان بێکارەکەن بەشە خەدەماتیان بێکارەکەن وردە وردە مشکڵە مەسە بۆ لەم سەرزەمینە ئینقلابی واقعی سەری هەڵنەدا چون ئەم جامعەتۆ دروستە نەکردو چون ئەم جامعەتۆ دروستە نەکردو وەکو پەیمانە مەیفلاوەر
وەکو ئەوانەی وا لە ماساچۆست داوەزین نەچوونە سەر خاکە بایر لە ئەووەڵ و دووسیکەن. تا لێو دووە 100 ساڵی تر 150 ساڵی تر لە مەقتەعە ئینقلابە ئەمریکا وەشەق و فیشەک گشتیان دەرخەن. ئاخرین تفاڵەکانە دەوڵەتی ئینگلیز دەرخەن. دەی تۆ 70 ساڵە حیزبی مەشەیە ئەم کارتە کردایانەوە کرد. 70 ساڵە ئەدەبیاتە سەخیف دروزنانە خەڵکاولکەر، 70 ساڵە ئەهەمیەتە دەوڵەت و مهمیە دەوڵەتە لەسەر شانە مەردەما دانیا ئەو دەوڵەتی وا ڕەزاخان هاوردوی. یەک مەردە متعین نەبوو و دزیکردن و چرت و پرتوتن و تەوەهومدان وەم خەڵکە خیابان بەشێکێسی کە تۆ تەکان ئەدا متەوەجه دەکا نەهات سازی ئیرادەکردن بیا و بەسکردن بارەگا سازی بەشە ئاخریسی و بەشە بنیادینیسی و وەختی وا دروست کرد هیچ کەسێ قدرت لە دەستە تۆ دەرنایرێ بەڵکو تۆ قدرت لە دوای قدرت دروست ئەەکەی. پس کۆی بکەم و داستانەکە ئێمە ئیمڕۆ تەجروبەیەکمان کردگە شکستمان نەخوارگە یەک قۆناخاتکی نەسەبەرەوە. تازە خەریکە فێر ئەوین وای نەکوێ، تازە خەریکە فێر ئەوین ئێمە تەجروبەیە ئازادیمان کرد، تەجروبەیە قدرەتمان کرد، ئێستا ئێشێ بیر لە بەردەوامکردنەوەی ئەم تەجروبانە بکەین. هیچیش ڕێگەیەکی سەخت نییە، هیچیش ڕێگەیەکی غەیرە قابلە ئیمکان نییە، هیچیش ئەوە نییە کە ئێشێ گشتی بوو ئەمە هەر ئینسانێک کە ئیمڕۆ خەریکە ژیان ئەکا بە ئەندازەیە مەعرفەتە بەڕێوەبردن و بەقا ژیانە خۆی دانش و زانست و تێگەیشتنی هەست بە کەڵک تێت و ئەتوانێ کارکە. پس ئێمە بەرەبەرە خەریکین وردە وردە لەم فاصلە کە وردە وردەیەژم منزورم منیە 100 ساڵ توول کێشێ، منزورم سەرێ مەسەکە لە خلالە ساڵیانێکی کەمە مانگهایەکی کەمە پەی بەم زەرورەتە ئەوەین ناگەهان تەجروبەیەک تاریخێکی 1000 ساڵە لە ناو ئێمە هەڵەسێنێتەوە. پس ئەوەی کە تۆ فکرکەی لە تارانە کاوڕەتی قەپەکاو سەرتەوە تاران نەشێ بگۆڕێ تاران هیچ کارەست، تاران بچێ فکرێ و حاڵە خۆی بکە. وا تاران هیچ معنایەکی نییە بە دەوڵەتی ئێرانی نەوێ. 11 ملیۆن ئینسان وەکو شارە مرۆچە قەپەکەن و قە یەکتریە، هیچ پەیوەندیکیان تەکە یەکتریان نییە. واگە دەوڵەتی ئێرانی نەوێ هیچ معنایەکیان نییە. بچووکترین خەلەلیش لەم مەسیرە دروستکەی گشتیان لە برسا ئەمرن. پس تۆ ئەمە ترسە لەوەی کە ئەو با قرم و قاڵ نەکەین ئەشێوێت خەڵکەکە پەشیمانەوێتەوە. دەوڵەتە ئێرانی گەرێکی وایە حیجاب جەم کات و وەکو ئاوی خواردن جەمیە کردەوە. نمونەی تاریخیتان پێ بەم وا لە بیرتانە ئەسید پاشیەکانە ناوە ئەسفەهان دوو بەد حجابیان چاو پێکەوت ئەسیدیان کردو من لە دەموچاوە دوو ژنا خۆیان کۆ کردەوە. ئەوەڵە ئینقلاب و دەهەی 60 وا لە بیرا ئەسید پاشی و تێخ لێدان و تێخ لە دەموچاودان. دەوڵەتی ئێرانی گەرێکی کۆیکاتۆ 100 نەفەرەکاتە قوروانی ێژەی نیروهای خودسەر لە ناوە خیابانە ئەسید پاشە لە ناوەم دەموچاوانە 4 نەفەر ئەسید خواتە ناوە دەموچاوی ما بەقەی تاران خۆسە خۆیە کێشی بە دەوڵەتە ئێرانی نێگەرەکە جەمی کاتەوە وەگە نەیتوانی جەمی کاتەوە و جەمیشی ئەکاتەوە چون تۆ تازە فەهمیکتە جامعە نییەی و نییەی سازماندەهیش نییەی و نییەی ئیدەی ئینقلابیش نەگرکە بە تەوەهوم مەدەخوت ئەمەی کە تێریتیانە ناوە خیابان کارە خۆیسی تۆ لە خیابانە فێر بووە خۆت دەرخەی تۆ فێر بۆ قدرەتەکە لە دەسە ئەو بسێنی تۆ تا ئێمە لەگرا شەڕ ئیدەمان لەگەڵ یا کردگە لە حەوزەیە تەفەککورە ئایان وەی نەدواوە لە حەوزەی سیاسەتە ئایان وەی نەدواوە لە حەوزەیە عمومیە ئایان وەی نەدواوە ئێوەش نەهات سازیکەن خۆتان دەرخن و خۆتان متعەیەنکەن
هەمیشە گشتی نەمایشە ژەنجیان ئازادیە ئەمە سەگ و سوودکەکانی پێکاکا و حساب و منتەسەبن و قەرارە بتان خڵەتێنن لە قۆناغێکی تر فڕەتان دەنە قۆناغێکی تر ئینقلاب ژنانە و قسەهای توڕەهات و چرت و پرت و ئەمانە هیچ محەلێکیان لە عێراب نییە. ئەم قسانەی من بۆ ئێوە کردم بابێن بۆ ئێوەی بکەن، دادەی بێ بابێن بۆ ئێوەی بکەن. کاورا هەڵەگەڕێتەوە ێژێ هەر جای ئەدارەی خودرا بەرەوەدە میگیرێت. چۆن هەر جای ئەدارەی خودرا بەرەوەدە میگیرێت؟ لەژێرە دەسە کێ بەرەوەدە میگیرێت؟ ئامان قدرت دروزەکەن یا قدرت ئەمان دروزەکە؟ سەرچاوەکان و تەئەمین ئەمانەی گەرەکە لەکوێوە تێت؟ قسەهای کولی وتر قسەهای چرت و پردوتن. چۆن یەکتری ئیدارەکەین وڵاوە شۆرای شارە فڵانە جێگەمان دروست کرد؟ تۆ دروستە کرد. نەواقعی بوو، نە حەقیقی بوو، نە وەفای تیا بوو، نە یاسا دروستکردنێک بوو کە خۆت دروستیکەی خۆت ڕعایەتیکەی تا دزی نەمێنێ، جەردەی نەمێنێ، بێ ئەخلاقی نەمێنێ، نادروستی نەمێنێ، تا ڕۆحی کار و فعالیەت و ژیان بگەڕێتەوە ناو خەڵکە. وڵاویش لەسەر و تێرینی و خاسیەکەین و جگێتان ئەەکەین و فرقەتان بۆ دروستەکەین و ئەمە گشتی کڵاوبەرداری ئەمە مۆدلە ماکەتیە. با بزانن خۆت هەڵ نەساویت، خۆت ئیقدام نەکردوێ، 4 نەفەر نەهاتوون، ئەم اتفاقە ناکەوێ. تێ ئێوە 4 نەفەرتان لەگرا یەک ئەگرێ، 4تان یەک ئەگرێ، 4 دانە حرەکەتە منسەجم بە یەک و ئەکەن ئیمکانی نییە. لە پەست تەوەهمە ئەوەی کە ئەشێوێت و ئەڕۆین و بە ئێران و وای با دوانەکەوین خۆتان فڕەدەنە ناو تەجەمعاتی وا دەوڵەتە ئێران بۆتان دروستەکە. وەخۆت و پەڕۆیەکی ئەحمەقانەوە سەعاتی ئەم لاولاکەی کاورا سوخەنڕانیشی بۆ کات و بەرنامەکەی برگەسە بەرەو ئیجازە پۆلیسیشی گرکە وەکو ئەنتەرە ڕۆیتۆ ماڵ. درۆکەی 4 نەفەرتان دانەنیشکە بە یەک و بنکەیە دابنێت، جامعە بخۆڵقێنێ، بڕۆ مشتێ درۆزن ترازیا قسەفرەکەر، گشتی قسەزان، گشتی هیچ تۆ وەفاوتیان نییە. با من تکراری کەمە وەفات نییە، بێ وەفا. تۆ بەشەری تێ لەسەر چیت حەساوەکەن؟ تۆ ناتوانی پەیمان بوەسی تا وەفات بە پەیمانە خۆت بێت. لۆیاڵتی نیست. دەیتر حیچ نییە، بڕۆ تا ئاخرە بەرنامە حیچێ نییە. بچۆ بامەقێ زندگیت هەر وەم گاگەلیە زندگیەکەت بیکە، نییە خۆت عەزیەت مەکە. پەسەوەی کە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ لە عەسر ئاخێزیانە خەریکە دروستیەکات و ئاخێزە کوردان بەرەو پێشی ئەڕوات، دروستکردنە کوردان و دروستکردنە ئائین کوردانە و دەرکەوتنێسی تەعیون پێدانسی. هیچیش پەلەمان نییە دەوڵەتە ئێرانیشی بۆ کێشینە خوارەوە نابودیەکەی، دەوڵەتە عێراقیشی چۆک پێدادەین، حکوومەتە حەلیمیش نابود بووگە و ئێمەین ئەو جامعە متعین ئەەکەین و ناهێڵین نابود بێت. وەگەنە حکوومەتە هەرێم نابودی کرد، خراپ نابودی کرد، لە لێوارە کەوتنایە و ئەم عفونەتە کەسیفە جەڕاحیەکرێ لەم ڕۆژانە. و ئەگەر ئێمە نەبین بەرەو لێوانە توانەوەی هەمیشەگی ئەچێت کە ئێمە ناڵینە متفاقە بکەوێ. دایەوە خۆش.